لەبەر نەبوونی خزمەتگوزاری و پەراوێزخستنی قەزای دەربەندیخان سەرجەم چین و توێژەکانی ئەو شارۆچکەیە خۆپشاندانێکی ناڕەزایەتیان ئەنجامدا. دانیشتوانی شارەکە نیگەران لە خراپی بارودۆخی شارۆچکەکەیان و داواکارن ئاوی خواردنەوەیان پاکش بکرێتەوە. سەرڕای باشترکردنی کارەبا و ڕێگەوبان و دابەشکردنی نەوتی سپی بڕیاریژە خۆپشاندەران تا جێبەجێکردنی داواکاریەکانیان لە گربوونەوە ناڕەزایەتیەکەیان بەردەوام بن. بەردەوامە بین ئینشەڵڵا بەس داواکاریم لە خەڵکی شاری دەربەنیخانە ئێمەش وەکو شارانی تر هاوکارمان بنبێنە سەر جادە لەبەرەوەی ئێمە لە دوو بەنداوە ئاوی خواردنەوەمان نییە لە بەرهەمێنانی کارەبامان نییە لە جادەوبان نیمانە شارێکی داخرا و بێکاسپی و بێگوزەرانین نە جادەی هەیە ڕێگەی مەرگە لە سلێمانی و هەتا ڕەدەکەران یوا پێ خەڵک نە جادەمان هەیە نە ڕێوبانمان هەیە نە حکومەت هەیە نە کەس هەیە بێوەتەی ئەم خەڵکەوە وەڵای وەدەستی من بێ ئەبێ کارەبا بیشواتە هەڵکرد ئەگەر وەدەستم بێ ناچێت لەم جادە تا هەڵی نەکەن هەموو کێشێکمان شارە پراوەز کراوە لە هەموو ڕوویەکەوە بەڵێ بگە سزاش درراوە لە هەموو ڕوویەکەوە ئێمە کێشەکانمان بچووکە لە بەرەوەی کێشە بچووکان دەست پێ بکەین بەلاوە ئەنا کێشەی زۆر گەورەترشمان هەیە لە شارە. قایمقامی دەربەندیخان نای شارێتەوە کە نەتوانراوە وەک پێویست خزمەتی قەزاکە بکرێت و دەڵێت داواکاری هاوڵاتیان ڕەوایە و پاڵپشتی و پشگیری خۆپشاندەران دەکەین. پشتیوانی لە هەموو داواکارێکی مەدانیانەی دوور لە توندوتیژی دەکەین بۆ هەر داواکارێکی ڕەوای پێداویستی خەڵکی قەزاکەمان بێت. ئێمە ماوەی 1 ساڵە دەست بەکاری نۆک و قایمقامی قەزای دەربەندیخان ئێمە کۆی کێشەکانی قەزای دەربەندیخانمان هیچ کێشەیەکمان لە خاڵی سفرانەیە هێڵاتەوە هەمیمان گەیاندێتە ناوەندی بڕیار کە بڕیاری جێبەجێکردنی هەموو یاساناسەکان پشگیری داخوازی دەربەندیخانەکان بکەن. دەربەندیخان دەکەوێتە دووری 68 کیلۆمەتر لە باشووری ناوەندی شاری سلێمانیەوە. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 70,000 کەس و چەندین جار لە پێناو داواکاری مافە سەرەتاییەکانیان خۆپشاندانیان ئەنجام داوە. سوێ محەممەد کەناڵی پەیام قەزای دەربەندیخان.